سلااو ڕێز وعليكم السلام. کاک دادۆر مسلحە وێرە کاکە من لە سوی تەلەفۆن دەکەم وەڵا پرسیارەکەمە بوو بزانە چەند شەرم لە خۆت دەکەی چۆن دەترسی قەت لە بیرمان ناچی ئەو تاوانەنگ و 5 گەنجستان 5 گەنجی وەکی کوڕی خۆت بە قەرەمەکەی خۆت زوڵم لە خۆی و لە هەموو کێشەی کورد بڕوا بکە پەیکەرتانە سەقەڵاتی لێ دروست دەکەی قەت لە بیرمان ناچی یعنی ئیلە الئەبەد ئەوەی ئەنگۆ کردیتە تو ئەو دوو برادەرە تەزدیقتان کردەوە سەی پێشترێ ئەو شەشدا دووەرە وەعدبی ڕۆژێک پەیکەرتانەوە بکەن ئی ناپاچی لە بەرامبەر ئەوە بڕۆ بەجێ حزبەکەت بکە ئەوجا بزاننەوەکانت چەند شەرمیان پێدەبی کە کەسێکی کوت و باوکیان بووە کە بەشدار بووە لەو غەدرە گەورەی لێ خوڕە ئێستا دەشتە سلااو ڕێز ئەلۆ ئەلو چۆنی باشی واجبی سەلامەت بی. کاک عەبدوڵڵا شەروانی بەڵێ هیوادارم تەلەفۆنەکەی قەپات نەکەی کە قسە لەگەڵ دەکەم کێ جەنابەت؟ ئەمن لە سویدم بەس هیوادارم جورئەتت هەبی قەپات نەکەی دوو قسە لەگە دەکەم وەعدبی ئیهانەت نەکەن وەعدبی